گروپی هەڵگرتنی ئاڵا بۆ هەڵگرتنی ئاڵا لەسەر خۆ بۆ پێشەوە بڕۆ. نوێی 2019 یەکەم ڕۆژی دەستپێکی ساڵی نوێی خوێندن لە سەرجەم قوتابخانە و خوێندنگەکانی شاری سلێمانی دەستی پێکرد و سەرجەم قوتابخانە و خوێندنگەکان یەکەم زەنگی ساڵی نوێی خوێندنیان لێدا و خوێندکاران و قوتابیان با گروتینێکی گەرمەوە ڕویان کردبووە خوێندنگەکان. مامۆستایانیش ئامادەکاری خۆیان کردبوو بۆ پێشوازی ساڵی نوێ و پێشوازیکردن لە قوتابیانی پۆلیە کە تازە ڕوودەکەنە خوێندنگەکانیان. یەکەم ڕۆژی ساڵی نوێ بە ئامادەبوونی بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی و بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژهەڵات و مامۆستایان و خوێندکاران لە قوتابخانەی بڕیاری شەهید ئاسۆ دەنگی خوێندن لێدرا و پێشوازی لە ساڵی نوێی کرا و تیایدا کۆمەڵێک چالاکی گۆرانی و شانۆ مەراسیمەکە بەڕێوەچوو. قوتابیان و خوێندکارانی خۆشەویست، کەسبکاری قوتابیان و خوێندکاران، بنەماڵەی شەهید ئاسۆ بڕیاری شەهید ئاسۆ، بەڕێز سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی، ئەندامانی ئەنجومەن، مامۆستایانی بەڕێز سەرپەرشتیاران، بە خێراتنتان دەکەم. بە شادمانیەکی بێسنوورەوە ئەمڕۆ لە پێشوازی ساڵێکی نوێی خوێندندای بەدڵ هیوای ساڵێکی لەوان لێو لە کۆشش و هەڵکشان و ساڵێکی پڕ لە بەخشش و سەرکەوتن و ساڵێکی پڕ لە گەشەسەندن و نماکردن دەخوازین لەژێر سێڤەری پرەنسیپە جێگیرەکانی حکومەتی هەرێمی کوردستان. بەڕێزان پەروەردەکاران، دەستەی کارگەری قوتابخانەکان، مامۆستایانی بەڕێز و سەرپەرشتیاران، پیرۆزبایی ساڵێکی نوێی خوێندن لە هەموو لایەکتان دەکەین. وەزارەتەکەی خۆتان، وەزارەتی پەروەردە، ڕۆڵ و کاریگەری دڵسۆزانەی ئێوەی بەڕێز لەسەر پرۆسەی پەروەردە و فێرکردن لە بەرچاو گرتووە و سوپاستان دەکەین. لە دەستپێکی ساڵی نوێی خوێندندا لە پێناو ڕەخساندنی کەشێکی لەبار دڵنیاییتان دەدەینێ کەوا وەزارەتی پەروەردە سوور دەبێت لەسەر هەوڵە بەردەوامەکانی خۆی بۆ دەستەبەرکردنی گوزەرانی شایستە و بەرەودان بە سەرمایی تواناسازی مامۆستایان. داواتان لێ دەکەین لە ئێستاشدا هەمان ڕۆڵبگەر ڕوومایی پەرەپێدان و باڵاکردنی کەرتی پەروەردە بن لەسەر بنەمای بارگاویکردن و گۆشەگیرکردنی ڕۆڵەکانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی دەست بگرین بە بەها کۆمەڵایەتیەکان و بەها بەرزەکانی تری وەکو خۆشەویستی خاک و نیشتیمان و سەروەری یاسا و پاراستنی مافی مرۆڤ و پاکڕاگرتنی ژینگەی کوردستان و یەکترقبوڵکردن و پێکەوەژیان و پەرەپێدانی خۆشەویستی و توانامرۆیەکان. بۆ ئەو بەها باڵایانە پێویستە ئێوەی بەڕێز وەک هەمیشە بە ویژدانێکی زیندووە ببنە کۆڵەکەی بەرزی پاراستن و ڕاگرتنیان.
پێشەوە بڕۆ. پیرۆزبایەکی گەرم ساڵی خوێندنی تازە دەکەم لەسەر جەم قوتابیان خوێندکاران مامۆستایان سەرپەرشتیانان بە هیوای ساڵێکی ئارام ساڵێکی سەقامگیر ساڵێکی سەرکەوتن لە هەموو بوارێکدا بۆ هەموو لایەکە خوازم بەو هیوایی کە پشوویەکی باشمان بردبێتە سەرەوە دەستپێکی ساڵێکی تازە بێ و سەر جەم پێداویستی و داواکاری قوتابیان و خوێندکاران بتوانین بە جێبەجێ بکەین. دیارە ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەستپێکردنی ساڵی نوێی خوێندنە بە ناوی بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانیەوە پیرۆزبایی لەسەر جەم خوێندکارانی کوردستانەکەین بە گشتی و خوێندکارانی بەڕێوەبەری گشتیمان کە پێکاتۆ لە 12 پەروەردە پیرۆزبایان لێ دەکەین هیوای سەرکەوتنیان هیوادارین ساڵی خوێندن ئەم ساڵ کۆتایی هێنان بێ بە هەموو کێشە و گرفتە پەروەردەیەکان کۆتایی هێنان بێ بەو ئەزمونە ناخۆشانەی ساڵانی قەیرانی دارایی و پاشەکەوتی موچە کۆتایی هێنان بێ بە لە ڕووی ئەو کەم و کوڕیانی کە لە قوتابخانەکانە ڕوویداوە بۆ نمونە کەمی دەوام بۆ نمونە ساڵی وەها بۆ ئێمە 100 ڕۆژ داوامان نەکرد هیوادارین ئەم ساڵ ببێتە ساڵی گەشە سەندن و پێشکەوتنی زانست و زانیاری ئەم ساڵ بێتە ساڵی داهێنانی خوێندکار و قوتابی ببێتە ساڵی ئەوەی کە هەمومان لە پەروەردە بتوانین گۆڕانکاری گەورە لە وڵاتەدا بکەین و تاکیدتان دەکەمەوە کە هیچ گۆڕانکاریە لە ژیاندا ڕوونادا ئەگەر پەروەردە پێش نەکەی و نمونەی زۆر گەورە هەیە لە جیهانەوە زوونەی زۆر زیندوو هەیە ئەو وڵاتانی کە پێشکەوتنی گەورەیان بینیوە تەنها توانیوە لە ڕێگەی پەروەردەکەین هیوادارم حکوومەتی هەرێمی خۆشمان وەزارەتی پەروەردەش بەو چاوە بڕوانێتە وەزارەتی پەروەردە بتوانێت کەم و کوڕەکانی بۆ دابینکە پێداویستەکانی بۆ دیانبینکە ژیان و گوزەرانی فەرمانبەران و مامۆسایان چاکە بۆی بتوانین داهاتوێکی گەشت و ڕووناک بۆ گەلەکەمان بنیادنی. چۆنی؟ باشم. لە چەنی؟ دەرچوون بۆ 5. حەزت لە مەکتەبە؟ بەڵێ. ئەم ساڵ بەتەمای چی لە مەکتەب بیکەی؟ بەتەمام هەموو کاتەکان زیرەکم هەموو لە دەست دەکانەوە. ئافرین دەست. چۆنی؟ هەڵاشنای دەچوونی. ئەپۆلی چەنی؟ 6. ئەم ساڵ بەتەمای چی بکەی بۆ ئێلەوانەکانە سەرکەوتوو بی؟ هەڵایەوان ساعەکانمان بکەین و ئیتر ئایپاتونباین نەکەین و ساعەکانمان بکەین. بە بۆنەی دەستپێکی ساڵی نوێی خوێندن 2019-2020 پیرۆزبایی گەرمی خۆمان ئاڕاستی سەرجەم کوردستان و بەتایبەتی مامۆستایان و خوێندکارانی خۆشەویست دەکەین هیوادارین ساڵێکی پڕ خێر و پڕ سەرکەوتن و پڕ چالاکی و هەموو شتەکانی ترکە ئەبێتە مایەی خۆشحاڵی و سەرکەوتنی قوتابیان بە هیواین ئەو ئاستەنگی و ناخۆشانی کە ساڵانی ڕابردوو هەبوو ئینشاڵڵا ئەمساڵ نەمێنێ لە ڕووی چالاکیەکانەوە ئێمە وەکو چالاکی قوتابخانەکان هەستین بە هەموو ئەو ئەرکانەی لەسەر شانمانە کە خوێندکار بەدەر لە خوێندنی وانە زانستیەکان هونەری وانەکانی هونەر وەرزش بێنەوە کایە گڕوتینی چاک باتەوە بە خوێندکاران و ئەو خوێندکارانی کە هونەرمەندن و خوێندکارانی کە بەهرەمەنن بێنە کایە و سەرکەوتنێکی باش بەدەست بێنن بۆ هەموو لات دووبارە پیرۆز بێ دەستی ئەوش خۆش بێ. مێ دەکەین ساڵی نوێی خوێندن ببێتە ساڵی پێشکەوتن پەرەپێدانی زانست و زانیاری لە هەرێمی کوردستان و تێپەڕاندنی هەموو ئەو ناخۆشی و نەهامەتیانەی لە ساڵانی ڕابردوو لە شەڕی داعش و قەیرانەکان ڕوبەڕووی سەرجەم وەزارەتەکان و بە تایبەتیش وەزارەتی پەروەردە بۆتەوە و هاوشان لەگەڵ ڕوبەڕووبوونەوەی زۆرترین ناخۆشی بە مامۆستایان و خوێندکارانی هەرێمەکەمان. سەر خەرمانەی پەروەردە و فێرکردن و زانست و زانیاری کۆمەلگەکەمان بەگشتی و ئەو چاوگەش و لاوە خوێنگەرمانەمان بە تایبەتی بەو بۆنەوە یەکێتی مامۆستایانی کوردستان بە واجبی خۆی دەزانێت لە دەستپێکی ساڵی نوێیە پیرۆزبایی لە یەک بەیەکی مامۆستایان بکات و گوڵی ڕێز و وەفاداریشیان پێشکەش بکات هەروەها پیرۆزبایی لە تەواوی قوتابیان و خوێندکارانیش بکات بە هیوای ئەوەی ئەم ساڵ ساڵێکی جیاواز بێت لە ڕووی پەروەردەیی و زانستی و معریفیەوە بەراورد بە ساڵانی ڕابردوو. بەرپرسانی پەروەردەش وەک هەمیشە لاخەمی پەروەردەدان بۆ بەڕێوەچوونی ئەم ساڵی خوێندن بابە گرفت و پێگەاندنی خوێندکاران بۆ گەاندنیان بە ئاستێکی بەڕێز.